شەپۆلێکی بەفربارین ناوچە شاخاویەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانی گرتەوە و کە لە زۆربەی دێهاتەکان و شارەدەکانی سنووری قەزاکانی چۆمان و پیرانشار نزیک بە 5 سانتیمەتر بەفرباری. ئەو بەفربارینە تا ئاستی بەستەڵک بوون پلەکانی گەرمای لە ناوچەکەدا بەزاند و بۆی پشکوتنی سەرجەم درەختە میوەییەکان بە تایبەت گوێز کە سەرچاوەیەکی گرنگی داهاتی جووتیارانی ناوچەکەیە لە بین چوون. نزیکەی 5 سانتیم بەفر لەو ناوچانە باریوە بەم هۆیەوە زەڕوزیانێکی زۆر بەر باغ و دار و درەختەکانی ئەو سنوورە کەوتووە. ئەو ماوەی 2 ساڵە لێرە جووتیارانی ئەو سنوورە زەرمەند بوونە چونکە بەروومەکانیان سەرما بردوونێتی و هیچ داهاتێکیان بۆ نەوەتەوە تەنها وەکو خەرجێکی زۆران لە باغ و دار و درەختەکانیان کردووە و هیچ داهاتێکیان بۆ نامێنێتەوە. بەگشتی دار و درەختەکان سێ و خۆخ و قەیسی و گوێز و زۆربەی بەروومەکان. بەپێی قسەی بە ساڵاتچوان و جووتیارانی ناوچەکە دوای ساڵی 1972 هیچ کاتێک لەو وەرزەی ساڵدا بەو ڕێژێ و تا ئەو ئاستە بەفر نەباریوە. 30 ساڵ زیاترە بیتن ئەم بەفرن بەو شوێنیت ئێستاکانش کە بەفرەکەتیە تەماشاکەی گویس ئەوە پەلچیان ڕەز بوون. ئەوە بەفرەم نەیتێ بەو نوعی بکەویتن کە مانگ و کووق 5 ڕۆژ پاش نەڕۆژێ بەفر بکەوی. لە سنووری هەردوو قەزاکانی چۆمان و پیرانشار ڕووبەرێکی زۆری ڕەزوباخی میوەی هەنوو ژیانی دەیان کەسی ناوچەکە لەسەر کەرتی باغداریە بەڵام 2 ساڵی لەسەر یەکە بەفربارینی وەرزی بەهار جووتیاران ڕەنج بە خەسار دەکات. بەفر و بارانبارین بەرەکەتێکی ئاسمانیە بۆ زەوی بەڵام هەمان ئەو بەرەکەتە ماوەی 2 ساڵە بۆ جووتیارانی ناوچە شاخاویەکان دەبێتە مای زیانی ماڵی و بەهۆشیەوە جووتیارانی ناوچەکە زیانی زۆریان بەردەکەوێت.